ئایا پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئامادەکاری بۆ ژیانی کراوە پێشوەخت یاخود لەناو زۆنگا و هەڵە و تاوان و خراپەکانی مەککە و قوڕەیشا بووە کە هەموو گەنجێکی ئەو کاتی تێکەوتووە و دواتر گۆڕانکاری بەسەر ژیان و بەسەر ئاراستەکەی هاتووە. پێغەمبەری خوا سەڵ سەلەم پێشوەخت بەبێ ئەوەی کە خۆی ئاگادار بێ خوای گەورە ئامادەی کردووە و بۆ موسا فەرمێ وەستەنەعتوکە لینەفسی، ئەی موسا بۆ خۆمم ئامادە کردی. یاخۆ دەفەرمێ ثم جئت على قدر يا موسى، هەر کاتێک خوای گەورە ویست بێتی کەسێ بکا بە پێغەمبەر ئاگاداری کردووە، چاودێری کردووە و چۆن شازادەیەک ئەنێرنە شوێنێک لە جێگەیەک کۆمەڵی حیمایی و چاو و حرەسی بە دەورەوەی بەبێ ئەوەی بەخۆی بزانێ ئەی پارێزن هەتاوەکو مهمەکەی خۆی کە پاشایەتیە لە دوای باوکی پێدرێ. پێغەمبەری خوا سەڵ سەلەم بەم شێوەیە خوای گەورە پاراستوێتی و نەیهێشتووە تووشی هیچ بێ هەتاوەکو کراوە بە پێغەمبەر نەبادا ئەمە تەعنەیەک بێ، چونکە سوبحان الله زۆر جار بێدین و ملحید و بە دوای گومان گەڕاوەکانە بە دوای شتی وا بچووکە ئەگەڕێن باسی پێغەمبەرایەتی ناکە، شتی وا ئەدەنەوە بە چاویاڵێن تۆ لە کاتی جاهیلی و نەفامی تا ئەمە و کردووە، ئێستا بۆ لێمان بووی بە قوتبی ڕەبانی، بۆ لێمان بووی بە حەسەنی بەسری. لەبەرەوە ئەمەش زۆر جارە بێ بە تەعنەیەک بەسەر داعیەکان و بەسەر پیاوچاکانەوە چ جای پێغەمبەران، لەبەرەوە خوای گەورە پێغەمبەرانی وەکو خۆی پاراستووە، نەوەک ڕەفیقە شوانێکی بڵێ محەممەد ئابیریە چی بۆ کاکە خۆم کەس یەک کەس نەمان ناسیمە خۆمانێک تیە ناسین، معنای زۆرە قسەیە. یاخۆ ڕەفیقی شەوان و ڕەفیقی زینا و ڕەفیقی مەجلیس و ئارەق و تاوانەکانی ترە زۆر جار بە ئاسانی ئەمادرێتەوە بە ڕووی خەڵکانێکە. ئایا پێغەمبەری خوا سەڵ سەلەم خوای گەورە لی گەڕاوە ئەمانە بکە و دوایی تۆبەی لێ کرد بێت و گەڕابێتەوە و ئینسانێکی تری لێ دەرچوو بە یاخود نا؟ پێغەمبەری خوا سەڵ سەلەم بەکول دەرزی داهاتوە ئینشەڵا باسێکین خۆی ئاگەی لە پێغەمبەرایەتی نەبوو، بەڵام خوای گەورە بە جوانترین شێوە پاراستوێتی. پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە ناوبی ئەو شوێن و جێگەیەکە هاتووە کە مەککە بووە. مەککە ئەبێ لەسەر دەستی پێغەمبەرێکە زینو بکرێتەوە و مبارەک بکرێت کە ئیبراهیم و کە ئیسماعیل و کە هاجرە. ئالێرانەیە یەکەم بنیاتی شارێ دروستە بێ کە پێوتێ مەککە کە کەعبەی تایە کاتی خۆی بناغی کەعبە و فاوندیشنی کەعبە مەلایکە لێیاندا و دروستیان کردووە. دوای ئیبراهیم عەلەیهی سەلام لەسەر ئەم ئەساسە کەعبەی بەرز کردوێتەوە. واتە مەککە هەر لە کۆنەوە جێی ئەنزار بووە، جێی تێبینی و ملاحەزە بووە. پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمێ هەر کاتێک پێغەمبەرێک لە ناو چوو بێ قەومەکەی خۆی هاتووە لە دەوری کەعبە ماوەتەوە عیبادەتی کردو هەتاوەکو وفاتی کردو هەر لێوێژ نێژراوە. لەبەرەوە هەربوونی پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە ناو مەککەیە ئامادەکاریە، لە شوێنێکی ترە سەری هەڵنەداوە، چونکە مەککە ئەمڕۆ چەقی وشکانیە. خاڵێک لە خاڵەکان مەککە زەمزەمی تایە، مەککە کەعبەی تایە. مەککە دوعای ئیبراهیم و ئیسماعیلی بۆ ژیرا بۆ کە فەرمون رەبەنا وەبعەث فیهم ڕەسوولا منهم، خوای گەورە لەناو خۆیانە پێغەمبەرێکیان بۆ بنێرە. کەواتە پێغەمبەری خوا سەڵ سەلەم یەکێکە لە دوعاکانی ئیبراهیم باپیری خۆی کە بێ لەناو خۆیانە پێغەمبەرێکیان بۆ بچێکە فیعلەن پێغەمبەری خوا سەڵ سەلەم هاتە ئاراوە و ئەبێ پێش پێغەمبەری خوا سەڵ سەلەم حەج بۆ ئەم شوێنە بکرێ بۆ ئەوەی کە دایمە ئەم شوێنە جێی پیرۆزی و جێ و گەورە ڕاگرتن بێ. دواتر ئەم شوێنە شوێنی تیجارەت بووە لەبەرەوەی کە خەڵکی تاجر و خەڵکێک یەکتریان بینی و ئەو کاتە بە بۆنەی وەسائیل و ئیتیصالاتی ئەو ڕۆژەوە زۆربەی لە مەککەیە کۆبوونەتەوە بۆیە خوای گەورە فەرمێ لإیلافی قوڕەیش ئیلافیهم ڕحلەتە الشیتاء والصەیف، کە هەردوو هیجرەتی شام و مەدینەشیان هەبووە. کاتە ئەتوانی بڵی لینکی بە هەموو عالەمەوە هەبووە، لە ڕێی یەمەنەوە بۆ ئەفریقیا و لە ڕێی شامیشەوە بۆ ئەوروپا و بۆ شوێنەکانی تر. واتە مەککە دابڕاو نەبووە، بڵێ ئەرزیە بووە، خوێنەواری و شارەزایی و سەقافەتێکی دیانە بووە، بەڵام لە ڕووی تیجارەتەوە هەموو شوێنەکانی تر بەسەر ئەم شوێنەوە بوون و لێرەوە دیسانە و تەوزیعات ڕووی داوەتەوە.